بێت و ئەم کاتتان باش لەم هەفتەیەدا چالاکی هونەری و ڕۆشنبیری جۆرا و جۆر ئەنجام درراوە ئێمەش بە گرنگترینیان دەست پێ دەکەین و پاشان بڕگە سەرەکیەکانی کۆوارتان پێشکەش دەکەین. پێشەنگەیەکی شێوەکاری لە شاری سلێمانی بۆ کارەکانی هونەرمەند نووری مەحموود کرایەوە. پێشەنگەکە لە ژێر ناونیشانی یادی ڕەنگەکان دوای ئەوەی 10 ساڵ بەسەر دواهەمین پێشەنگەی تایبەتی هونەرمەندە تێپەڕبووە، پێنجەم پێشەنگەی بۆ کارەکانی کردەوە. لەم پیشانگەیە 19 کارم پیشان ناوە بە قەبارەی مەتر بە مەتر، کاری کشتیە مەتر و 20 بە مەتر و 20. کەرەستی جۆرا جۆرم بەکارهێناوە وەکو بۆی زەید ئیشەکان هەر هەمووی لەسەر تەختەیە، تەختێکی باشە ماکسە، بۆی زەیتە، بۆی ئەکریل کە چەند بۆیەکی کە چاپی سکرین و ئەمانە کە خۆم بەردەوامیشم لە ئیشی گرافیکا یاین لە تەک ئیشی وێنەکێشانە ئیشی گرافیکیشەکەم. جۆری ئیشەکان کاری تەجریدە، ئەبستراکتە، شکڵیتیانە و ئەبستراکتێکە وێنم کێشاوە بەڵام وێنەکان چۆنەڵی ڕۆحەتێکی گرافیکی تایە، یعنی تۆ ئەو ئیشە گرافیکی و ئەو فلتەرە گرافیکیە لەگەڵ منە یەکە گرێتەوە لە وێنە کێشانە، خاستەن ئەو کارانی دواوە کە هەر زۆر کە زۆزانێ هەر هەمووی ئیشی چاپە، چاپی سکرینە، بەڵام وێنە کێشانە، بەڵام بە ڕۆحەتێک کە ئیشی گرافیکە. لە پەیمانگەی هونەرە جوانەکانی شاری دهۆک کۆنسێرتێک بۆ گروپی هێمای چیکی سازکرا. ئەم گروپە تەنها ژەنیاری ئامێری هەوایی سەکسفۆنن، یەکەم جارە سەردانی هەرێمی کوردستان دەکەن. من ئامێری سەکسیفۆن دەژەنم. زۆر خۆشحاڵم هاتوومەتە کوردستان. زۆر سپاسان دەکەم بۆ میواداریکردنە. هەستم کرد کە ئامادەبووان چێژیان لە میوزیکەکە بینی. کەشوهای کوردستان زۆر جوانە و سروشتێکی جوانی هەیە. هیوادارم بتوانین جاری داهاتوو میوزیکی کوردیمان لە چیک گوێ لەبێت. من یەکێکم لە ئەندامانی گروپی میوزیکی بیهیمیایزیچی ئەم یەکەم جارە کوردستان دەبینم. لەم کۆنسەرتەدا میوزیکی کلاسیکمان پێشکەشی ئامادەبووان کرد. ئەم جۆرە میوزیکە بۆ ئێمەش چێژ بەخشە، چونکە بە شێوەیەکی گشتی میوزیکی جیهانیە و لەلایەن میوزیسیانە بەناوبانگەکانی جیهانەوە کاری دابەشکردنیان بۆ ئەنجام دراوە.
دەستی ڕەنجدان ئاگری دەستی ڕەشبۆز لە هۆڵندا شاعیرانی کورد و هۆڵندی لە ئێوارە شعرێکدا بەیەک گەیشتن بەرهەمەکانی خۆیان خوێندەوە. کۆمەڵی کوردی موردایک لە زێن ڤێنبێرخن لە هۆڵندا بەم چالاکیە هەڵساوە بە مەبەستی لێک نزیکردنەوەی کولتوری کوردی و هۆڵندی. ئێمە میلەتێکی نەم وڵاتە ئاژین بمانوێنە خاوەنی کەلتوری خۆمانی و بۆ ئەوەی لەگەڵ ئەو کەلتورە تێکەڵ بین دەبێ ئەم کارانە بکەین. دەبێ ئەوان بزانن شاعیرەکانی ئێمە چی ئەڵێن و چێن و چێنین و ئێمەش دەبێ بزانین شعر لە لای هۆڵندی چۆنە. بۆیە ئێمە هەموو ساڵێک ئەم ئێوارە شیعریە دروست دەکەین بە تێکەڵاوی لەگەڵ هۆڵندی و کوردی و هێمای ئێمە بۆ ئەو مەسەلەیە تێگەیشتنی ئێمە بۆ ئەوەیە کە چۆن بتوانین ئەو دوو کەلتورە تێکەڵاوی یەک بکەن و بە تایبەت لەم کاتەیە ئەوانە هەست بە ئازاری ئێمە بکەن. Wat deze middag heel boeiend en aantrekkelijk maakt, dat is... ئەم ئێوارەیە زۆر گرنگ و سەرنجڕاکێشە لەبەرەوەی هۆکارێکە خەڵکی کورد و هۆڵندی بگەن بە یەک و هەوڵ بدەن لە یەکتری تێبگەن. ئەو هەستەی کە لە ناو کۆمەلگای کوردیدا هەیە لەم ئێوارەیەدا ئێمەش هەستی پێ دەکەین. تێکەڵاوبوون زۆر گرنگە بەو شێوەیەی کە ئەمڕۆ دەیبینین. زۆر باشە بە تایبەتی کە نووسەر و شاعیری کورد و هۆڵندی لێرەن و بەرهەمەکانیان دەخوێنەوە و هەوڵ بدەن لە یەکتری bij تێبکەن. elkaar zijn en heel goed met elkaar omgaan en proberen elkaar te begrijpen. باڵا بەرزی برۆکەوان کیژە جوانەکەی کوردستان چەند ناسک و نەرمونیانی جێی سەرنجی ئازیزانی بڵێ زمانم بێتە گۆ بکەم وەسفی جوانەکەی تۆ بە گەڕووی شعری پڕ ئاواز دەری برم ڕاز و نیاز. شعر نووسین هەستە ئەم هەستە دەربڕینێکە کە کاریگەری لەسەرتە. جیاوازی شعر نووسین لەم غوربەتە جودایە لەگەڵ ئەوەی کە سەردەمانێک لە کوردستان ژیابین. غوربەت خەم و ژانە، ئەم خەم و ژانەش واو لێ ئەکات هەمیشە بیرکەیتەوە لەو کاتانەی کە لە کوردستان لە سلەیمانی لەکوێ ژیاویت بەو شێوەیە، چونکە وەکو داربەڕوویەک وایە داربەڕۆکە هەرچەند لە قوپۆپی بکەیتەوە لە ڕەگی بەناو ناخی شاخ و قوڵا چواوە و ئەو کاتە ئەو ئاو و خۆراکەی کە لە ژێرەوە خاکایە هەڵیە مژێت. ئەم جارە شعر لێرە وایە ڕەگی ئێمە لە کوردستان و لەوێەوە سەرچاوە ئەگرێت و ئێمە لێرە لە قوپۆپ دەرەکەین. کوردە یەک بگرن یەکبوون دەوایە ڕق و کینەی کۆن بدەن بەبایە گەلی یەکگرتو لە بەرزیدایە دوژمن بەزەیی پێتانانایە. زۆر سپاس. لە شاری مەریوان پێشەنگەیەکی شێوەکاری بۆ کارە مۆزاییکیەکانی شێوەکار شەهاب ڕەزا کرایەوە. قەبارەی تابلۆکان گەورە بوون و بە کاشی وردکرا و شێوەکان دروست کرابوون. ئەبزار کاری من فقط یەک دانە ئەمبۆرە جا بڕوانە ئەمبۆر دوو نوعە دنکێکیان بۆ کارهای عمومیە بێت دنکێکیشیان بۆ کاری کاشیە بێت. من ئەوەی ئیسفادەی لێ یەکەم کاری عمومیەکە هێسی حتا من ئەمبۆرێکم نییە کە تایبەتە بۆ شکاندنی ئەم لەتە کاشیانە. هەر کارێکیشم میانگین 6 تا 7 ساعت وەختی گەرەکە. کارکردن لەگەڵ کاشیات زۆر ساختەکارێکی ئەستەمە وەخت وە هەیە تۆ تا کارێک تەواوەکەی باوەڕ کرد لە دەلاوە تۆ دەستە بڕێت کاشی تیژە بە خۆت نازانی خوێنەکە چێتە سەر کارەکە جامجازانی دەست بڕیوە.
کە دەسەکەم بەکارە دانیشم 4 ساعت کارکەم لەو 4 ساعتان من فقط 20 دقیقە ئەوڵی و تەمەرکوزە ئەسڵیم هەیە کە سوورەت کارکەم دوایەوەی تر ئێمە سەر شوێن هەیە کە دقەتێکی وای ناوێ مەسەڵەن ئێمە سەر لیباسەکەی ئێمە سەر حاشیەی کارەکە کە دقەتێکی وای نابێ وەخت وا هەیە من تا 5 بەیانی کارەکەم علاقەوە لەکە کە ئەسڵ نازانی وەخت چۆنە گوزارێت. ڕەنگەکان یەکێکن لە ئامڕازەکانی دەربڕینی شێوەکاران بۆ هەستەکانیان هەر ڕەنگێک خاوەنی ڕەهندێکی تایبەتی خۆیەتی و لەلایەن ڕخنەگرانەوە خوێندنەوەی تایبەتیان بۆ دەکرێت. ئیبراهیم زۆراب خەڵکی هەڵەبجێ و بە شێوەیەکی ئەکادیمی لە سلێمانی و ئێران شێوەکاری خوێندووە. ئەو بە شێوازی ئەکسپرسیۆنیزم کار دەکات و خوێندکارە هەڵەبجەیەکانیشی فێر دەکات. لە قۆناغی پێنجی ئامادەیە من پێشانگایەکی تایبەتم بە هاوکاری قوتابخانەی مەولەوی کوڕان کردوتەوە و کاتە کە مەتوانم سەرەتایەکی زۆر باش بوو بۆ کاری هونەری من ینی پاڵپشتیەکی تەواو باش بوو ئەگەرچی ئیشەکان من لە ناوەندێکی ئەکادیمیا دەرنەچوو بووم بڵێن شتەکان خۆم ئیشم لەسەرە کرد بەبێ ئەوەی لە ناوەندێکی ئەکادیمیا ئیش بکەی بەڵام دەواازەیەکی زۆر باش بوو بۆ من وە هەتاوەکو ئێستاش بە مەرحەلەیەکی گرنگ لە ژیانی هونەری خۆمی دائەنێم. و یەکێک لەو مەدرسانەی کە لەوانێ لەگەڵ ژیانی شەخسی منابێتەوە و لەگەڵ تەواوی و کارە ساتانەی کە من بینی بێتمە بتوانم گزارشتی لێ بکەم ستایل یاخود سەبکی ئەکسپرسیڤە کە خۆی ئەکسپرسیۆنیزمە بەڵام من چونکە کولەن دەروونگەران بەڕاستی لەم شێوازە ئیشکردنەیە کردومەتە ستایلێکی ئیشکردنی خۆم و هەتاوەکو ئێستش کە دوا پرۆژەم هەیە من لە کاتی خوێندنی ماستەرنامەکەم لە زانکۆی تارانە من هەر بۆ شێوازە ئیشم کردووە کە پرۆژەیەک بۆ من لە کاری عملی ماستەرنامەکەما لە زانکۆی تاران ئەڵبەتە پێویستە وەش بڵم کە من 2015 لە زانکۆی تاران وەرگیراوم و ماستەرنامەکەم لەسەر دیوار بەندە و 2017 من بڕوانامەی ماستەرم بەدەستێناوە لە زانکۆی تاران و بەشێک لە ئیشی پرۆژەکەم ئیشی توێژینەوەکەم کە لایەنی عملی کارەکەمە بە شێوازی ئەکسپرسۆ لە تقریبا لە 20 تابلۆی حجمی یاخود ئەندازەی 20 بە 20 و 10 تابلۆی ئەندازە 140 بە 140 من ئیشم لەسەر کردووە. دیارەم کارانە ڕنگدانەوەی 30 ساڵی تەمەنی توانم بڵێم لەو کاتەوەی کە شعور بە شتەکانەکەین من لەو کاتەوە ئەمە لە زیهنی منا کۆ بۆ تواتم ئیشم لەسەر کردووە. ئیشەکان بە ناوی دەرونیاتی منەوە بووە ئیشکردن بووە لەسەر ئەو دەم و چاوە تێکشکاوانەی کە لەم ناوچەی ئێمە ئەگوزەرێ بە درێژایی ئەم ساڵانەی کە لەوەتی من فامم کردوتەوە ئەمانە ئەبینم. ئەگەرچی من ماستەرەکەم خۆی لەسەر شێوەکاریە بەڵام ماستەرنامەکەم لەسەر دیواربەندە چونکە تەنها توێژینەوەیە لە ناو هەرێمی کوردستانە کە کرابێت لەسەر دیواربەند بۆیە بۆ من قرس بوو چون هیچمان نابێ و سەرچاوەیەک نەبوو کەیشی لەسەر بکەم و ئەوەی کە بەدەستم هێناوە تەواوی توانم بڵێم سەدا هەفتای مانابێ دەستەیەکە خۆم بە دوواداچوونم بۆ کردویشم لەسەر کردووە و لە مەجای دیواربەندیش توانم بڵێم هەم لە ناو هەڵەبجەوە دەرەوە هەڵەبجەش چەندیشێکمان کرد بێت کە تەواوی تایبەتمەندەکانی دیواربەندی تێدا بێت. تەرکیزن لەسەری بێم من ئەمە زۆر تکرارەکەمەوە هەمیشە یعنی کە سەرت داخست ئاکات لە مۆدێل نەبوو
کاری وەرگێڕانێکێکە لە بنەماکانی نووسین و ڕۆڵێکی گرنگی لە دەوڵەمەندکردنی پەرتوخانەی کوردیدا هەیە. نووسەر و ڕۆژنامەنووس عەبدوڵڵا ئینجەکان خەڵکی باکووری کوردستانە، خاوەنی چوار کتێبە، سێ لە کتێبەکانی وەرگێڕدراونەتە سەر زمانی ئەڵمانی. لەم بڕگەی کۆواردا زیاتر باسی ئەزموونی نووسینی خۆی دەکات. Karê nivîsê li vir bi ez gava bûm 15-16 salî min dest pê kir ez binivîsim. 4-5 nivîsê min ên pêşîn bi zimanê Tirkî bûn, lê li ser mijarên cihê cihê bûn. Nivîsa yek li ser rewşa Kurda bû, ez wê demê 16 salî bûm. Piştî wê min dest pê kir pêşîn wergeran çê bikim. Ji şîîrên Fransî min dest pê kir. Min giranî daye şîîrê ji ber ku ez wek şexs ji şîîrê gelek hez dikim. Şîîr ahengek têde heye, muzîkalîteyek têde heye. Xebata min a pêşîn 2009 da li ser zimanê Kurdî bû, ji ber ku li Bakur bi qederê 9 salî zimanê Kurdî qedexe bû, min kitêba pêşîn ji bo hînbûna Kurdî çêkir, bi navê ez Kurdî hîn dibim. Wek kitêbên edebî, ev kitêba hanaye ya ji şairekî Alman navê Rainer Maria Rilke ye. Me dest pê kir çend hev kitêb ji bo zaroka tercümeyê Kurdî bikin, lê ev proje me hê bi dawî nehanî. Xebata min a dawî, xebata doktoraya min li ser zimanê Kurdî. Min li beşa lingwîstîk li Almanyayê li Unîverseta Bambergê berî nehêva ev xebat qedand û ew ê di demek gelek nêzik de çap bibe. لە دوابڕگەدا باس لە گرنگی ئامێری تەمبور دەکەین لە میوزیک و گۆرانی کوردیدا. تەمبورێکێکە لە کۆنترین ئامێرەکانی میوزیک، جگە لە بەکارهێنانی بۆ ئاوازی میوزیک و گۆرانی لە سروتە ئاینیەکانی کوردیشدا بەکار هاتووە، بۆ نمونە سروتە ئاینیەکانی کوردانی مەزهەبی عەلەوی و یارسان. جەمیل قۆچگیری لە وڵاتی ئەڵمانیا قوتابخانێکی بۆ فێرکردنی ئەم ئامێرە میوزیکە کردوێتەوە، لەگەڵ قوتابیەکانی کۆنسرتێکیان ئەنجام داوە. Wir haben diese Instrumente, unsere Tamburen,
لێرەدا ئامێری تەمبوری هەرێمە جیاوازەکان هەیە بۆ نمونە هەرێمی دەرسیم و مەڕەش و مەلاتیە و بۆتان و حتا خۆراسان و کرماشان هەوڵ دەدەین بە ستایلی پێشکەوت و ڕەنجین بە پێی کللتوری کوردەواری وڵاتی خۆمان پارچە میوزیکەکان بخەینە بەرگوێی ئامادەبووان چونکە بەلامانەوە گرینگە ئامێری تەمبور زیاتر بناسێنین و تێکەڵی میوزیکی وڵاتانی دیکەی بکەین. دەمانەوێت لە ڕێگەی میوزیکەوە کللتوری کوردی زیاتر بناسێنین بە تایبەتی ئامێری تەمبور کە ڕسانەتێکی تایبەتی هەیە و هەروەها لە گۆرانی کوردیە فۆلکلۆرەکاندا تا موسیقێکی تایبەتی هەیە. لە هەمان کاتدام ئەمێرە میوزیکیە جگە لە گۆرانی لە سرودی ئاینی کوردیدا بەکاردێنرێت وەک لە سرودی ئاینەکانی مەسەبی کوردانی عەلەوی و یارسان.